درمان درداکە محەممەد نامە عەکسی ڕوخساری بەدری تەمامە ماوەی شەریفی خاکی حیجازە ئەو خاکە مەرهە دیدەی نەسەزە دوو چاوانم یانە بۆ تۆ گل دەکەم هەردوو چاوانم یانە بۆ تۆ گل دەکەم ئەو دڵم ئاواتی یانە دیدارت دەکەم ئەو دڵم ئاواتی یانە مەدینەت دەکەم استدعامی دڵ ئەوەن لە مێردە زیارەت ڕەوضەی پاکت بکردە خاکەستانەکەت ماڵەم نەدیدە بۆ بنیەم نەبووی ئەو بەرگۆزیدەم چاوی چاوانم یانە بۆ تۆ گل دەکەم چاوی چاوانم یانە بۆ تۆ گل دەکەم ئەو دڵم ئاواتی یانە دیدارت دەکەم ئەو دڵم ئاواتی یانە مەدینەت دەکەم مەرهەم کەم خاکت پەیشی فەیزەمە نەبای هەر ستون قیام کەم خاکە مەرهەم کەم خاکش پەیشی فەیزەمە نەبای هەر ستون قیام کەم خاکە سەیری قەندیلە نوری نژکەردە شادی بێ ئەوەخت ئەگەر بمردایم هەردوو چاوانم یانە بۆ تۆ گل دەکەم هەردوو چاوانم یانە بۆ تۆ گل دەکەم ئەو دڵم ئاواتی یانە دیدارت دەکەم ئەو دڵم ئاواتی یانە مەدینەت دەکەم چونکە پێم مادە خەتی ئازادی نامەرد بوون باومەد نەکارون شادی یا چه حاڵێوە لە دانشتووری تۆ کۆڕەوضە کۆ لێوەی مەهجووری ڕووسیای عاڵەم خاتی بێخەبەر شەرمەندەی دیوان ڕۆی یەومە المەحشەر هەردوو چاوانم یانە بۆ تۆ گل دەکەم هەردوو چاوانم